شهید نامرز شهید محرومت آمده شهید نامرز ئێرە ڕادیۆی دەنگی گەلە. کاتتان باش بیسەرانی هێزە لە ناوەندی هەواڵەکانی ڕادیۆ دەنگی گەل بە یارمەتی هاوکارانم گەشتی هەواڵەکانی ئەم کاتژمێرەتان پێشکەش دەکەین. ناوەندی ڕاگەیاندنی دەم پارتی لە ڕاگەیاندراوێکدا گوتی 16 ئەم مانگە شاندی ئیمراڵی سەردانی هەرێمی کوردستان دەکات و لەگەڵ بەرپرسانی هەرێمی کوردستان کۆ دەبێتەوە. ناوەندی ڕاگەیاندنی پارتی دەم ڕایگەیان شاندەکە لە شاری هەولێر لەگەڵ مەسعود بارزانی و سەرۆکی پارتی دموکراتیکی کوردستان و نەچیروان بارزانی سەرۆکی هەرێمی کوردستان کۆ دەبێتەوە و ڕۆژی دواتر سەردانی سلێمانی دەکات و لەگەڵ بافێل تاالبانی سەرۆکی یەکێتی نیشتمانی کوردستان و قوبات تاالبانی جێگیری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان کۆ دەبێتەوە. هەروەها ڕاشیانگەیاندووە کە شاندەکە وردەکاری سەردانەکانی بۆ لای بەڕێز ئۆجەلان بۆ بەرپرسانی هەرێمی کوردستان باس دەکات و ئەنجامی کۆبوونەوەکانی لەگەڵ بەرپرسانی هەرێمی کوردستان دەباتەوە لای بەڕێز ئۆجەلان. جێ ئاماژەیە شاندەکە لا پەروین بۆڵدان و سری سورەیە ئۆندۆر و ئەندامانی شاندی ئیمراڵی و کەسکین بایەندێر هاوسەرۆکی گشتی دەبپە و ئەندامانی کۆمسیۆنی پەیوەندیەکانی دەرەوە و بەرپرسانی دەم پارتی پێکدێ. هەروە شاندەکە پێشتر لەگەڵ پارت و گروپەکانی پەرلەمانی تورکیا و فیگەن یوکسەکداغ و سەلاحەدین دەمیرتاش و لەیلا گوڤەن و سیاست مەدارە زیندانی کراوەکانی دیکە کۆبوونەتەوە. بۆ بەشداربوون لاگربوونەوە و ڕێپێوانی ستراسبۆرگ کە لە ساڵوەگەری پلانگەڕی 15 شوباتدا ئەنجام دەدرێت جەدەکە سویسرا و یێژەکە سویسرا بانگەوازی بەشداربوونی بەهێزیان لا جەماوەرکە ڕێپێوانی ئەمساڵ دژی پلانگەڕی نێونەتەوەی لە کاتێکدا بەڕێوە دەچێت کە هەمووان چاوەڕێ دەکەن ڕێبەرۆجەلان لەو ڕۆژەدا پەیامێکی مێژووی بڵاو بکاتەوە. لا زۆربەی وڵاتانی ئەوروپاوە ئامادەکاریەکان بۆ بەشداری لا ڕێپێوان و گربوونەوەکان بەردەوامە و یەکێک لەو وڵاتانەی کە بانگەوازی بەشداربوون لا ڕێپێوانی 15 شوباتی کرد وڵاتی سویسرایە. کۆمەڵگەی دیموکراتیکی کوردانی سویسرا جەدەکە سویسرا و یەکێتی ژنانی کوردی سویسرا بانگەوازی بەشداربوونیان لە هەموو لایەک بۆ ڕێپێوانەکە کرد. ئەنجومەنی کوردی دیموکراتیکی سویسرا جەدەکە سویسرا دەربارەی پێشاتەکانی ئەم دوایانە لا کانتۆنی سولۆسرنی سویسرا کۆبوونەوەیەکی بەرفراوانی بە بەشداری هەزاران کەس ئەنجامدا. لا چالاکیەکەدا هاوسەرۆکی کۆنگرەی گەل ڕەمزی کارتاڵ سەرنجی خستە سەر پێشاتەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست پەیوەست بە دۆخی تورکیاوە و وتی دەوڵەتی تورک پێگەیی پێشووی نەماوە لە لای هێزان نێونەتەوەیەکان بۆیە دەوڵەت ناچار با پرۆسەی ڕێبەراپۆ بووە. وتیشی باڕوانگاکانی ڕێبەرۆجەلانەوە لە ئێستا کوردوەتە کارکتەرێکی گرنگ و کاریگەر لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە. کارتاڵ هەروەها ئاماژەی با سەرکەوتنەکانی شۆڕشی ڕۆژاوا کرد و جەختی کردەوە لاوەی شۆڕشی ڕۆژاوا هەموو پلانە داگیرکاریەکانی دەوڵەتی تورک پوچەڵ دەکاتەوە. سەبارەت با پەیامی ڕێبەر ئۆجەلان کارتاڵ وتی ئەوەی کە دەزانین ڕێبەرۆجەلان هەموو کاتێک لە قازانجی گەلی کووردا تێکۆشانی کردو و هەموو کاتێک پارێزەری گەلی کورد بووە. هەروەها لە کۆتاییدا کارتاڵ جەختی کردەوە ئەگەر ئەنجومەن و کۆمۆنەکان لە ئەوروپا با گوێرەی پارەدایمەکانی ڕێبەر ئۆجەلان بەڕێکخستن بکرێن ئەوە یەکێتی نەوتەوەی دێنێتە ئاراوە. لە کۆبوونەوەکانی گەلدا بانگەوازی بۆ بەشداربوونی گربوونەوەی ستراسبۆرگ کرا. نوێنەری کەنەکە نیلوفەر کۆچا کە بەشداری کۆبوونەوەی شاری فرایبۆرگ لە ئەڵمانیا بوو ڕێگەیان باشکاندنی گۆشەگیری 26 ساڵە کە لەسەر ڕێبەرۆجەلان بەڕێوە دەبرێت پرۆسەی ئازادی دەست پێ دەکات. با پێشنگایەتی ئەنجومەنی ژنی نۆدا و ئەنجومەنی گەلی فرایبۆرگ بە بەشداری چەندان کەس لە شاری فرایبۆرگی ئەڵمانیا کۆبوونەوەی گەل ئەنجامدرا.
هەروەها لە شاری دارمشتادی ئەڵمانیاش کۆبوونەوەی گەل ڕێکخرا و هاوسەرۆکی کۆمەڵگەی دیموکراتیکی کوردستانیانی ئوروپا زوبەیدا زورمۆڕۆت و هەروەها عومار گونەش پارێزەری ڕێبەر ئۆجەلان بەشدار بوون. لە کۆبوونەوەکەی دارمشتاددا زوبەیدە زورمۆڕۆت سەرنجی خستە سەر گۆشەگیری ئێمراڵی و گرنگی بەرفراوانکردنی تێکۆشان بۆ شکاندنی گۆشەگیری. هێزەکانی سووریای دیموکراتیک قەسەدە سەبارەت بە ئەنجامدانی ئۆپەراسیۆنێکی سەربازی و هەڵوەشانەوەی شانەیەکی چەتەکانی داعش لە حەسەکە ڕاگەیاندراوێکیان بڵاو کردەوە و لە ڕاگەیاندراوەکەی قەسەدەدا هاتووە هێزەکانی کۆماندۆی قەسەدە دوێنێ لا شارۆچکەی مەرکەدەی سنووری شەدادی لە باشووری حەسەکە ئۆپەراسیۆنێکی سەرکەوتووی ئەمنیان ئەنجامدا و توانیان پێنج چەتە دەستگیر بکەن و هەروەها چەتەیەکی دیکەیان کوشت کە پشتێنی بمڕێژکراوی پێوە بوو. هەروەها قەسەدە دەڵێت هێزەکانمان دەستیان بەسەر ژمارەیەک چەکدا گرتووە و لە کۆتایی ڕاگەیاندراوەکەدا قەسەدە ڕێدەگەێنێت سەرەڕای هەوڵی چەتەکان بۆ قۆستنەوەی هێرشە داگیرکاریەکانی دەوڵەتی تورک بۆ سەر ناوچەکان و ئەنجامدانی کردەوەی تێرۆریستی بە ئامانجگرتنی هێزەکانمان و خەڵکی مەدەنی. بەڵام هێزەکانی قەسەدە بەردەوامن لە بەدواداچوون بۆ پاشماوەی شانەکانی داعش. هەروەها هێزەکانی سووریای دیموکراتیک قەسەدە سەبارەت بە ئاماری ڕوبەڕووبوونەوەکانی دوێنیان لەگەڵ دەوڵەتی تورک و چەتەکانی و ئەو ئۆپەراسیۆنانەی کە لە ڕۆژهەڵاتی منبەج و تەلتەمەر ئەنجامیانداوە ڕاگەیاندراوێکیان بڵاو کردەوە. ڕایانگەاندووە لە چوارچەوەی وەڵامی ڕەوای خۆمان دژ بە دەوڵەتی تورک و چەتەکانی کە خەڵکی مەدەنی دەکەنە ئامانج هێزەکانمان لە گوندی قاسمیە لە باکووری شارۆچکەی تەلتەمەر ئۆپەراسیۆنێکیان دژی بنکەی چەتەکان ئەنجامدا و تیایدا دوو چەتە کوژران و ئۆتۆمۆبیلێکی سەربازیش تێکشکێنراوە. هەروەها یەکینەکانی پاراستنی ژنان یەک پەژە ئۆپەراسیۆنێکی دیکەیان ئەنجامداوە و خاڵێکی چەتەکانیان کردوتە ئامانج و لەوێدا کوژرانی چەتێک پشتڕاستکراوەتەوە. لە محوەری قەرەقۆزاق و لە گوندی حەشریە دوو ئۆپەراسیۆنی ئەنجام درراوە و کە بنکە داگیرکارەکانی تورکیان کردوتە ئامانج. هەروەها فڕۆکە جەنگیەکانی دەوڵەتی تورک هێرشیان بۆ سەرگوندەکانی تینە و شاسەک دەست پێ کرد و زیانی مادی بە هاوڵاتیان گەیاندووە. قەسەدە ئاماژە بەوەش دەکات دەوڵەتی تورک بردومانی دەوروبەری بەنداوی تەشرینی کردووە و لەوانەیە ببێتە هۆی کارەسات لە ناوچەکەدا. هەروەها قەسەدە ڕای دەگەێنێت دەوڵەتی تورک با فڕۆکەیەکی بێفڕۆکەوانی خۆکوژی هێرشی کردوتە سەرگردی کۆبەرلیک لە ڕۆژاوای تەلدەبیز و هێرشەکە زیانی لێ نەکەوتوێتەوە. بنکەکانی حەشریە و تورمان لە ڕۆژاوای شاری کۆبانیش بە تۆپ کراونەتە ئامانج. ناوەندی ڕاگەیاندن و چاپەمەنی هێزەکانی پاراستنیگەل هەپەگەل لە ڕاگەیاندراوێکدا یادیگەری لای شەهید فیداکار شنگالی کردەوە و ڕاگەیان لە ساڵی 2019دا فیداکار شنگالی لە هێرشی دوژمن بۆ سەر هەرێمەکانی پاراستنی میدیا شەهید بوو. با ڕێزداریەوە فیداکار یاد دەکەینەوە و لە کەسێتیدا بەڵێنی سەرکەوتنمان لە ئامانجی هەموو شەهیدانمان دووپات دەکەینەوە. هەپەگا سەرساغی خۆی بۆ بنەماڵی هێژای فیداکار و هەموو گەلی کوردستانی وڵات پارێز ڕادەگەێنێت. دەربە ناسنامەی شەهید بەم جۆرەیە خراوە تاڕوو. فاروق شەرەف قاسم بە ناسناوی فیداکار شنگالی لە ساڵی 2019 لە هەرێمەکانی پاراستنی میدیا شەهید بووە. لە سنتەری میترۆ لە شاری سلێمانی سەبارەت بە شەهیدبوونی ڕۆژنامەنووسی ڕاگەیاندنی ئازاد عەزیز کۆیلۆغلو ڕاگەیاندنی ئازاد لە باشووری کوردستان کۆنگرێکی ڕۆژنامەوانی ئەنجامدا و ڕایانگەیان دەوڵەتی تورک هێرشەکانی بۆ سەر ڕاگەیاندنی ئازاد چڕ کردوێتەوە و لەم ساڵانەی دواییدا 6 ڕۆژنامەنووسیان شەهید کردووە. تەنها لە ساڵی ڕابردووە تا ئێستا دەوڵەتی تورکی داگیرکەر 6 ڕۆژنامەنووسی بە هێرشی درۆنی ڕاستەوخۆ کردوتە ئامانج لە باشوور و ڕۆژاوای کوردستان و شەهیدیانی کردووە. بەڵام ئەو هەوڵا لە سەرەتاوە بێکاریگەر و پوچەڵە و ڕاگەیاندنی ئازاد
لەسەر ڕێبازی عەزیز و گوڵستان و هێرە و نازم و جیهان و مڕادەکان بەردەوام دەبێت لە تێکۆشان بۆ خستنەڕووی ڕاستیەکان ئێمە وەک ڕاگەیاندنی ئازاد لە باشووری کوردستان وێڕای ئەوەی بە توندی ئیرانی شەیدکردنی ڕۆژنامەنووسی ئازاد و هاوڕێمان عەزیز کۆیلۆغڵو دەکەین لە هەمان کاتدا بێدەنگی لایەنە پەیوەندیدارەکانی عێراق و هەرێمی کوردستانیش لە بەرامبەر تاوانە بەردەوامەکانی دەوڵەتی تورک و تیرۆرکردنی ڕۆژنامەنووسان شەرمەزار دەکەین. داوا لە ڕێکخراوەکانی تایبەتمەند بە پاراستنی مافی ڕۆژنامەنووسان و ڕێکخراوەکانی مافی مرۆڤ و نوێنەرایەتی وڵاتان لە عێراق و هەرێمی کوردستان و هەردوو حکوومەتی عێراق و هەرێم دەکەین سنوورێک بۆ تاوانەکانی دەوڵەتی تورک دابنێن و کۆتایی بە تیرۆرکردن و شەیدکردنی ڕۆژنامەنووسان بهێنن. لە ماوەی ساڵی ڕابردوو تا کوێستا ئەمە چەندەمین حاڵەتە کە ڕۆژنامەنووسان دەکرێنە ئامانج و تیرۆر دەکرێن کە ئێمە پێمان وایە ئەمانە تاوانی جەنگن و پێویستە بکەرانی ئەم تاوانانە لە دادگای دادی نێودەوڵەتی دادگایی بکرێن و بە سزای خۆیان بکەن. ئەو ڕاستیە ناشارێتەوە کە دەستگا و دامەزراوە ئەمنیەکانی حکوومەتی هەرێمی کوردستان دەبێ بەرپرسیاری سەلامەتی ژیانی ئەو خەڵکە بگرنە ئەستۆ و هاوکاران و تۆمەتبارانی پشتی ئەم پەلامارانە بۆ ڕای گشتی ئاشکرا بکەن و بە شێوەیەکی یاسایی ڕوبەڕووی سزایان بکەن. درود و سڵاو بۆ گیانی شەهید ڕۆژنامەنووس نەمری بۆ سەرجەم شەهیدانی ڕێگای ئازادی فیدراسیۆنی ڕۆژنامەنووسان و نووسەرانی سربەخۆ ڕۆنووس. 156 کەسایەتی و هەڵسوڕاوی سیاسی لە وڵاتانی ئەوروپا و ئەمریکا سەبارەت بە مامۆستایانی مانگرت و ڕاگەاندراوێکیان بڵاو کردەوە و ڕایانگەاندووە مافی خۆتانە لە ژینگەیەکی سەلامەت و دادپەروەرانەدا کار بکەن و ئەم هەڵویست و ناڕزایەتیەشتان وانەیە کە بۆ لاوان و فێرکاران بۆ بێدەنگ نەبوون لە ئاستاخوازیەکانیان. هەروەها ئاماژیان بەوەش کردووە داوا لە مانگرتوان دەکەین بۆ بەردەوامبوون لە خەبات دەستبەرداری مانگرتن لە خواردن ببن. دەشڵێن بانکەشتی هەموو چین و توێژەکانی کۆمەلگا دەکەین کە پەلە بکەن بۆ پشتگیریکردنیان و یارمەتی دەربن لە گۆڕینی دۆخی ئێستا بە هاوسۆزی و هاودەنگی. تۆڕی مافەکانی مرۆڤی کوردستان لەبارەی سەپاندنی سزای لاسێدارەدان و دەست بە سەرکردنی هاوڵاتیانی ڕاگەیاند دادگایکردنی 4 زیندانی سیاسی کورد کە خەڵکی شارەکانی بۆکان و بانن لەلایەن لقیەکی دادگای شۆڕشی تایبەت بە گەنجانی ورمێ بەڕێوەچوو کە ئەو کەسانە لە دەست بە سەرکراوانی سەر هەڵداری شۆڕشی ژنجیان ئازادین. هەروە ئاماژە بەوەش کراوە پژمان سوڵتانی سزای لاسێدارەدان و ڕزگار بەیگی زادە با 15 ساڵ و ڕۆژێک زیندانی کردن و علی قاسمی بە 10 ساڵ و ڕۆژێک زیندانی کردن سزایان بەسەردا سەپێنراوە و کاوە ساڵحی ئەستۆپاکی پێڕاگەاندراوە. دەشڵێن ئەو هاوڵاتیە کوردانە تۆمەتی کوشتنی بە ئەنقەز خراونەتە پاڵیان و لە ژێر ئەشکەنجەی توندی وزارەتی ئیسلاحات با زۆرەملی دانپێنانیان لێ وەرگیراوە. گەیشتینە کۆتایی گەشتی هەواڵەکانی ئەم کاتژمێرەمان هەر شاد بن.